هاتینەوە ئیسیڤاڵی بە خۆمان بە هەستمان بە سوار چاکە باشەکانی هەولێرێ هاتینە بەشداری و ئیسیڤاڵی دەکەین. دەزانین کووە هەست سواری ئەمە عەزمان لێیە ئەو جیرەی تازە پێڕادەگا ببنە عەشقی هەسب. هیچ شتێک لە هەسپی خۆشتر نییە بە من لە دنیاە. ئەگەر لە فیستیڤالێکی بەشداری نەکەم هاوار مەپرسن چکە لە دوو فیستیڤال کە بەشداریم کردیا ئەجا لە دووسێ کچکە پاش ئەو کاتی نەچوویمە باوەڕ کە پرسیاریان کردبووە لەم. وڵا گرنگێکی ئەوەیە کە هەلی کاری بۆ چەند ئافرەتێک ڕەخسانیوە من وەکو خۆم کابانی ماڵم ئێستا لێرە بەشداریم کردووە قازانجێکە بۆ ئافرەتە بێکارانەکە لە ماڵەوەن. بۆ ناساندنی زیاتری بەرهەمە کوردیەکانی خۆمان کە زیاتر تەرکیز لەسەر خواردنە کوردیەکان بکەینەوە لەسەر بەروبوومە خۆماڵیەکان بکەینەوە واز لە خواردنی دەرەچی بێنین یانی ئەو خۆراکەینەی کە لە دەرەوە دێن وەکو پێویست نین کوالێتی کۆنتترۆلیان باش نییە بەڵام ئەلحەمدولیلا ئێستاکە بەرەو کوشتتوکاڵی ئێمە بەرەو پێشەوە دەچی کەرتی کوشتتوکاڵی زیاتر بەرەو پێش چووە و بەرهەمی هەنجوینمان زیادی کردیا بەرهەمی شیرەمەنیەکانمان زیادی کردی وەکو ماست و پەنیر و ئەو شتانێکە خۆماڵین.